بە هەموو ناوعێک ئەمە پیشێلکاریە ئەو جۆرە ڤیددیۆنە ئەمە دوورە لە بەهاکانی مافی مرۆڤ و نابێ ئەو شتانە ئەبێ. کاک سلێمان دەمێت پێم بڵێ سەبارەت بەو گرژی و ئاڵۆزیانەی لە سلێمانی ڕوویدا لە چەند ڕۆژی ڕابردوو ئێوە هیچ پێشێلکارێکتان بە فەرمی تۆمار کردووە؟ بەڵێ پەیامی دەستەمان هەبوو بە ڕەسمی پەیامی دەستەمان بڵاو کرد کەناڵەکانی ڕاگەیاندنیش ئاماژەیان بوو کرد بڵاویان کردبوو لە کەناڵەکانی ڕاگەیاندن و سوشیال مێدیا هەمووی وابزانم ئەنگوش ئەگەر تێبینیتان کردبێت پەیامی دەستە بە وازحی ئەوەی هەبووە لەوێ باسمان کردووە. باشە دەمێ بزانم هیچ پێشێلکارێک تۆمار کرایە؟ ئەوەی ئەگەر پێشێلکاری نەبووە پەیامان نەبوو. پیشێلکاری هەبووە بۆیە پەیامان هەبووە ئەو شتانەی کە ئەمە هەستمان پێ کردووە پیشێلکاریە لەناو بەیاننامەی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ ئاماژەمان بوو. باشە کاک سلێمان ئەمڕۆ گرتە ڤیددیۆیەک بڵاو بۆ تۆ حەز دەکەم گرتە ڤیددیۆکەت پیشاندەم ئەو گرتە ڤیددیۆیە کە لێرە جلیاندا کەندراوە و دەستی کە لە بچەوە ئەوەی دەکەن ئێوە چیتانە لەسەر گرتە ڤیددیۆ؟ وەڵاهی بە هەموو ناوعێک ئەمە پیشێلکاریە ئەو جۆرە ڤیددیۆنە ئەستینەتمان لەسەر باڵگەنامە نووسینگەی سلێمانی ڕادەسپێرێن بۆ تاکیدکردنی ئەو بابەتە ئەگەر هاتوو بەڕاستیشی لالەزار و ئەو شەڕەی سلێمانی بێ بەڵێ ئەوە پیشێلکاریە ئەمە دوورە لە بەهاکانی مافی مرۆڤ و نابێ ئەو شتانە ئەبێ. باشە کاک سلێمان ئێوە وەکو دەستەی مافی مرۆڤ تەنها بە بەیاننامە دەوەستن یان ڕێکاری دیتی دەگرنە بەر؟ چی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ بە دوواداچوون و چاودێریکردنی ڕەوشی مافی مرۆڤە بەیاننامە بەڵکو خەڵک وا ببینێت کە شتێکی زۆر گرنگ نییە بەڵێ لە وڵاتەکانی دیموکراسی بەیاننامە زۆر ڕۆڵی هەیە وازەحە و لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە. دوای ئەو پەیامایی کە هەمان بوو نووسینگەی سلێمانیشمان ڕاستپاردووە بە دیکومنتکردنی ئەو شتانەی کە ڕەبتی هەیە لەگەڵ بابەتی ئامارێکەیە بە تەواویکە لەسەر بابەتی ئاماری ئەوەی کە ئەلام بووە لەسەر بابەتی کوژرایی هەردوو لە ماوەکو دەستە تێبینیمان هەبووە بۆیە نووسینگەمان یەکێک لەو خاڵانەی کە ڕاستپارد پێمان گوتووە ئەوە تاکیدکەم بزانن چەند کەس کوژراوە ئەگەر هاتوو هەندێک کەس بێسەرۆشێن بن بە دوواداچوونی لە بۆی بکەم بزانن لەکوێ بزانن چەند کەسیش دەزگیر کراوە و داوای ئەوەشمان کردووە وەکو دەستە داوای دیدارمان کردووە کە بچینەوێ وەکو شاندێکی دەستەش. سکالای فەرمیتان تۆمار کردو لەسەر؟ سکالای فەرمی لای ئێمە تۆمار کراوە ئەمڕۆ مەکتەب سەرکردایەتی بەرەیگەل هاتبوو نایرە سکالا لە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ تۆمار کردووە و چەند خاڵێکیان بەلایەنەوە پیشێلکاری بوو لای ئێمە سکالایان تۆمار گرتووە وەرمان گرتووە و ئیشیشی لەسەر دەکەین.